قەوزە دەبێتە هۆی ڕزگارکردنی مرۆڤایەتی. ڕەنگە ئەمە یەکێک بێ لە سەیرترین دۆزینەوەکان کە مرۆڤایەتی پێی هەستا بێ. قەوزە ببێتە هۆکارێک بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی. لێکۆڵەران دەڵێن قەوزەی مووس لە ڕێگای توندی شەپۆلەکانی دەریاوە بە شێوەیەکی زۆر کۆ دەبنەوە لە ناوچە شێدار و تەڕەکان. لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانیدا هاتووە زانەکانی بەریتانیا بۆ ماوەی 6 ساڵ لە لێکۆڵینەوەدا بوون لەسەر قەوزەی ئێسفەغنۆن. ئەوەیان بۆ دەرکەوت بوو کەوا چاندنی لە ناوچە بەرزەکاندا دەبێتە هۆی کەمبوونەوەی هەڵکشانی ئاو و کەمبوونەوەی شەپۆلە بەهێزەکان. بە دڵنیاییەوە قەوزەی مووس با ڕێژەی لە سەدا 65 هەڵکشانی ئاو و شەپۆلە بەهێزەکانی کەم کردوتەوە. تەنانەت سوودی قەوزە بە تەنیا بۆ ئەم بوارە نییە، بەڵکو وەک تەواوکەری خۆراکی سوودی لێ دەبینرێ. چەندین یاریزانی بەتواناش لە ئێستادا قەوزە بە شێوەی حەب بە شێوەیەکی ڕۆژانە بەکاردەهێنن بۆ بەهێزبوونی زیاتریان لە هەموو ڕوویەکەوە.